لە کاتی چوونی بۆ پەرلەمانی کوردستان تایبەت بە موشەکانی کە لە ماوەکانی ڕابردوودا ئاڕاستی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرکران سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایان گەیاندووە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن هیچ کەسێک دەست بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان ببات. بۆیە هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی خۆی لەو بارەوە خستە ڕوو. پسپۆڕێکی یاسای دەستوری دەڵێت کاتێک هەر هێرشێک یاخود مەترسیەک لە سنووری ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقەوە یاخود هەر وڵاتێکی دیکە بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەو لایەنە لی بەرپرسە کە هێرشەکەی لێوە کراوە. بەڕوونیش ئەو دەقەی دەستوری عێراق دەخاتە ڕوو کە ئەم بابەتەی باس کردووە. حکوومەتی فیدرالی یا تورکیایە ئێرانەوە بێ بەپێی دەستوری عراقی و مادەی سەودەی دەستوری عراقی حکوومەتی عراقی بەرپرسە وەکو دەوڵەتی فیدرالی کە بەرپرسە لە ئەمنی هەموو پارێزگاکان هەموو ویلایەتەکان هەموو هەرێمەکان کە لە عراقدا هەن. بۆیە ئەم بەرپرسیارەتە ئەگەر هەر هەڕەشەیەک لەو لاوە بێ حکوومەتی عراقی لی بەرپرسە بەپێی بنەما دەستوریەکان کە لە دەستوری 2005 مادەی 710 دیاری کراوە مەسەلەی پاراستنی ئەمن و دیفاع و ئەمانە هەمووی لە ئەستۆی حکوومەتی ئیتیحادیە. بە بۆچوونی